وەرن با من پێتان بڵێم خوای گەورە چی لە ئێوە دەوێت، چی بۆ حەڵال کردوون، چی لێ حرام کردوون. یەکەم شتێک کە لێ حرام کردبن ئەللا توشریکوا به شەیئا، شەریک بە خوا دانێ. وبالوالدین ئیحسانا، لەگەڵ دایک و باوک چاک بن، نەگەزیەتیان بدەن، ئەمە دووەم شت. ولا تقتلوا أولادكم من إملاق، لترسي فقيرتي وهجارتي ونبوني نەچن مناڵەکانتان بکوژن جا دوای لە دایکبوونیان یا کەلەسچی دایکی دایە. وەکو ئەمڕۆ زۆر کەسێک بەداخەوە وەڵام مامۆستا ئێمە وەزعی داراییمان خراپە و مناڵێکیشمان هەیە بەخوا پێمان بخێو ناکرێت و دەمانوێت لە باری بەرین لە ترسی چی؟ لە ترسی نەبوونی و فەقیری. ئەمە ئیشی جاهیلەکان بوو. خوای گەورە ئاەتی ناردە خوارەوە مناڵەکانتان لە ترسی فەقیری مەکوژن. ئەمە سێم شت. چوارەمیان يعني هر تكميلي سيم نحن نرزقكم وإياهم. خوای گەورە دەفەرمێ ئێمە ڕزقی ئێوەش ئەی باوکو دایکان و ڕزقی مناڵەکانیشتان دەدەین، ئەی بۆ ترسن لە هەژارێتی و نەبوونی. چوارەم شت ولا تقربوا الفواحش ما ظهر منها وما بطن، لە فاحشە و زینا و ئەوەی ئەمڕۆ هاوڕەگەزبازی و ئەو جۆرە شتە قێزەونانە نزیک مەکەونەوە، ئەوەی کە دیارە و ئەوەی کە نادیارە. پێنجەم شت ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق، هیچ نفسێک کە خوا حرامی کردو مەیکوژن بەحەق نەبێ، مثلا النفس بالنفس. ذلكم وصاكم به لعلكم تعقلون. ئەنجا دوای کۆمەڵێ شتی تریش کە بۆی باسکردن ئەگەر حەقتان وت عەدل بن، زۆڵم لە کەس مەکەن، لەگەڵ جیران و لەگەڵ خزم و کەس و کار باش بن و شوێن ڕێگای ڕاست بکەون کە ڕێگای خوای گەورەیە.